چیتر پارە بەم ژیری دەستکردەمەیە ئیلێڤن لابس کە ژیری دەستکردێکە لە بواری گۆڕەی نووسین بۆ دەنگ کارەکە لە پاش بەناوبانگبوونی بۆ بەکارهێنانی خزمەتگوزارەکانی ئەبێ پارە بێ واتە بێ بڕێک پارە بێت تا تۆ بتوانیت خزمەتگوزارەکانی بەکاربێنی. من ئێستا سێ جێگرەوەتان پێڵم سێ ژیری دەستکردان پێڵم کە لە بواری نووسین بۆ دەنگدا کارەکە و بە خۆڕاییە. یەکەمیان سپیچما کە بە شێوەی 100% خۆڕاییە و زیاد لە 400 دەنگ و شێوازی تۆنی تێدایە کە ئەتوانی بەبێ بەرامبەر بەکاری بێنی. دووەمیان لە ڤۆیس ئای ئای ئەمیشیان بە خۆڕاییە و چەندین تایبەتمەندی گرنگی هەیە لەوانە کە ئەتوانی بە چەند زمانێکی جیاواز و هەروەها بە چەندین تۆنی جیاواز نووسینەکەت بکەی بە دەنگ و ئەوەی کە تۆ ئەتەوێ بەدەستی بێنی. سێمیان نەچرەڵ ڕیدەڵە کە زیاد لە 50 زمانی تێدایە و هەروەها 200 شێوازی دەنگی تێیە کە ئەتوانن بە خۆڕایی تایبەتمەندیەکانی بەکاربێنن. بۆ بابەتی زیاتر لایک و فۆڵۆتان بیر نەچێت.